جارێکە دی بدرێن خۆش دیگەهینە دیدارە تەماشەوانên demê li hevgihandina Kurdan Kurd Connection. ابوی هیویه که ام کردان بگهینه ای که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهارین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوه. به هیویا کو بابتین وی جاری بدلی وبن امی پیک و تماشای وان راپورتا بکین. اره دمکر هاتیه جبو کنگری نتوایی کردی تایبەتمەندە کورد دێ بەرسەوامە بدا. ئەگەرین گرژیا دیپلۆماسیا ئەمریکا و رووسیا چنە؟ دەموکراسیەتا تورکیە جارێکە دی لە تەرازووا کۆنگرێسی ئەمریکیدەیە. حکومەتا بریتانی لە پێش شەرمەزاریە فرۆتنا چەکان ji welatên xwedî rîkordên xراپên mafê mirovan û serokê nûyê Îranê wê bikaribe vederkirina welatê xwe bi dawî bîne hembergera dest kird. همان تاما گوشتی گارشان جتی. جارێکە دی سلاف تەماشەوانên هێژا لە هەرێما کوردستانە عێراقی ئامادەکاریی تێنەکردن ji bo کۆنگرê neteweyî Kurdî bi mebesta hindێک û bibta jêderê yek gotar û stratîjiya hevpişka Kurdan. Digel vêna jî amadekariyan yan digel van amadekariyan hinek şareza bawer dikin gelek les li kongreyê têkirin û hêşta layerên siyasî neyek girtîne li ser çawaniya birêvebirina kongreyê. Yek ji wan taybetmendan Dr. Kirmanc Gundiya mamosta li Zankoya Tennessee State ku berî du rojan ji siradaneka Kurdistana Iraqê vegeriyaya. Ew bi Skypeê digel me ye û me li pêşiyê pisyar jî kir ka ji ber çi wî ev baweriye heye. Pelê lêkire li ber ewê erkekî ekcar gewreya ekcar girînge بەرنامەی کاری زۆر شت دەگرێتە خۆی لەوانە ڕێخستنی ماڵی کورد لە هەر پارچێکی کوردستان کە ئێستاکەوێ دەچێتن ئەو ئامادەیەی نەبێتن وەکو پێویستە چونکە پارتایەک لە پارچەکانی کوردستانی بەشداری دەکەن کە لە ناوەخۆیان ناڕێکن پاشان مەوزوعی کوردستانی بندەستی سووریا و سنوورداخستنەکەی بۆتە لەکەیەک بەسەر دەسەڵاتی کوردستانی بندەستی عێراقی هەرچەندە پارتی دەڵێتن حکوومەت سنووری داخستیە بەڵام لە ڕەفتار و لە گفتاری یەکێتی لەوە دەچێتن خۆی لەو بابەتە دوور بخاتەوە و شتەکە ئێستاکە لە سەرشانی پارتی ساغوتەوە بۆی کە ئەوان تەنیا لایەنن سنووریان لە کوردستانی بندەستی سووریایە داخستیا پارتی دەڵێتن مزایەدە دەکرێت لەوانەیە مزایەدە بکرێ خەڵکانێک زیاتر شتی بخەنە سەر بەڵام بۆ پارتی پێم وایە گەرەکە هەرچی زووتر کارێک بکاتن خۆی لەو مزایقەیە دەرێنێتن چونکە خۆی خستۆتە حالەتێکی دیفاعی کە ئاستەمە بتوانێتن وەکو پێویستە دیفاع لە خۆی بکاتن لەمەڕ ئەو سیاسەتەی کە پارچەیەکی کوردستانی دابڕیوە دوایی ئەگەر ئەوە کۆنگرەی نەتەوەییە کوردستانی بردەستی سووریاش بەشێکە لەو کوردستانە گەورەیە ئەو کارانە دەبی بکرێن بۆ ئەوەی بتانیتن ئەو کۆنگرەیە لە ئایندە خۆی لەسەر پێ ڕابگریتن و لە بەرامبەر پیلانەکانی خراپکارانەی داگیرکەران بتوانانی یەکدەنگ و یەک هەڵوێست و یەک توانابن. بەڵێ دکتۆر ئەگەر تۆ جناب دەڵی کە ماڵی کوردی ڕێک نەخراوە بۆیە کۆنگرەکە پەلەلێکراوە بەڵام ئەگەر چاوەڕوانی ڕێخستنی ماڵی کوردی بین پێم وایە کۆنگرەکە هەر ناکرێ. ئەگەر ناکرێ باشترە لەوەی بکرێ و شکست بخواتن کاکە دەخیل. کۆنگرەیەکە بۆ جاری یەکەم کورد زاتی کردیە لە هەر چار پارچەی کوردستان بێن لەگەڵ یەکتری دابنیشن و قسە و بەرنامە ڕێژی لە ئایندەی ئەو نەتەوە خێرنەدیوە دابەشکراوە بکەن لە وەختێک بە بێپلان ئەو کارە بکەن شکستەکە حتمی دەبیتن شکستیش کە حتمی بیتن ئەم پێم وایە شەرمەزاری بۆ ئەو ڕێبەرانە دروست دەبیتن و لە پلەی یەکەمیش لەگەڵ ڕێزم بۆ سەرۆکی کوردستانی بەڵام شتەکە زیاتر دەکەوێتەوە سەرشانیوی چونکە ئەو چەهرەی سەرەکیە لەو بابەتە و ئەگەر ئەو هەنگاوێک نەچێتە دواوە جارێکی دی چاوێک بە بەرنامەی کۆنگرەی نەتەوەیی کورد دانەخشینیتن ئەمن پێم وانییە کۆنگرە بەو شێوەیە کە دەچێتە پێشوو لە چەند هەفتەی لە یەک دوو هەفتەی لە دوسێ هەفتەی ئایندە ببەسترێتن بتوانێتن سەر بکەویتن چونکە پێم وانییە هەتا ئێستا ئەو قەناعەتە لە ناو قەناعەتی یەکدەنگی لە ناو هێزەکانی کوردستانی بەگشتی دروست بووە ئەو شتانە گەرەکە هەموار بکرێن ئەو گرفتانە نەمێنێن بۆ ئەوەی کۆنگرە لەلایەن میلەتەوەش بە پێشوازیەکی گەرم قبول بکرێتن و پشتیوانی نەتەوەیی لێ بکرێتن لە دەرەوە و لە ناوەوەی کوردستانێ هەتا ئێستاکە
وەکو دەیبین وەکو تەماشا دەکرێتن لە دوورەوە شتەکە وەکو پێویستەوەها بەرنامە ڕێژی بۆ نەکرایە لەبەر هەندێش میلەت لەو بارەیە سەخلەتە کە ناحەقیشی نییە لەورە لەو بارەیە. پێوانە چییە بۆ ئەوەی کە کۆنگرەکە سەرکەوتوو بێ؟ کۆمەڵێک فاکتەر هەیە کە دەبنە هۆی سەرکەوتنی. ئەگەر ئەو فاکتەرانە بەرنامە ڕێژیان لە بۆ نەکرێتن ناکرێت سەر بکەویتن. فاکتەرەکان چین؟ فاکتەر یەکەم وەکو عەرزم کردی ناوماڵی کوردیە کە ریسکێکی گەورەیە لێرانە دەکەوێتە سەرشانی ڕێبەرانی کورد و لە سەروی هەمویان سەرۆک بارزانانی. ناوماڵی کورد لە هەر پارچەیە گەرەکە ڕێک بخرێتن، گەرەکە لە هەر پارچەیە کۆمیتەی ئەو پارچەیە هەبیتن کە بکەنوێنەرایەتی ئەو پارچەیە بکاتن لە نێو کۆنگرەی نەتەوایەتی کوردی. لە کۆی ئەو کۆمیتانە گەرەکە ئەنجومەن شتێکی کارژێری دروست بکرێتن کە لە سەرویوی سەرۆک ئەو کەسەی کە هەڵی دەبژێرن ڕێبەرایەتی ئەو کۆنگرەیە بکاتن. ئەوە فاکتەری ناوەکیە. فاکتەری دەرەکی پیلانی دوژمنانە کە گەرەکە فاکتەری ناوەکی هۆکاری سەرەکی ویتن لە پێشگرتن و لاوازکردنی فاکتەری دەرەکی کە وەکو عەرزم کردی پیلانی دوژمنانە. دژمن نەتانن خەت و نیشانی بۆ دابنێن، دژمن نەتانن شت فەرز بکەن. لەوەی مەسەلەن ئەو ماوەیەک لەوە چەند ڕۆژێک لەوە پێش گوتراکە ئەردەگان دەڵێتن سەرۆکی کوردستانی دەبی سەرۆکی کۆنگرەی نەتەوی بیتن بۆ ئەوەی ئەوان پشگیری لێ بکەن. بەڵام هێشتا باشانی و ڕای خۆی دەرنەبڕیوە، ڕای خۆی نەیگوتووە لەسەر وتەکانی ئەردۆگان. کاکێ دەخی سەرۆک ڕێی خۆی نەدایە، درستە، بەس گەرەکە ڕێی خۆی بداتن، گەرەکە ڕێی خۆی بداتن بۆ ئەوەی لایەنەکانی کوردستانی و گرنگترن لە بۆ سەرۆکی کوردستانی لە هەڵوێست و لە ڕێی ئەردەگانێ ئەوان کە گرنگترن گەرەکە سەرۆکی کوردستانی ڕێی خۆی بداتن کە ئەوان دڵنیا بکاتەوە لەوەی کە قسەی ئەردەگانێ بەلاوی هەن نییە، شتێک نییە کە بە هەنوەری بگریتن. ئەو بتەمەشای ئەوە دەکاتن بەرژەوەندی نەتەوە نیشتیمان لەچێن دەرەیە ئەو دەچێتە وێن دەرێ. پاشان لە وەختێک ئەو لە وەکو خۆیان دەڵێن لە تەمەنی 12 ساڵی وەچەکی هەرگەتێ بۆ ئەو نەتەوە نیشتیمانە. کوردستانی بندستی عێراقی، کوردستانی بندستی سووریای لەگە پارچەکانی دیکە هەمویان بەشێکن لەو نیشتیمانەی جەنابی سەرۆکی کوردستانی خەباتی لە بۆ کردیە. لەبەر هەندێ ناوێ ڕێگە بدرێتن کابرایەکی سیاسەتمەندی جانبازی وەکو ئەردەگانێ هەوڵ بداتن هەر لە دەستپێکی ئەو کۆنگرەیە حساسیت لە نێوان لایەنەکانی کوردستانی دروست بکاتن کە ببێتە هۆی خدای ناکردە ببێتە هۆی شکستهێنانی ئەو کۆنگرەیە کە ئاواتەشی زۆرە بۆ ئەو نەتەوە نیشتیمانە. سپاس ji bo Dr. Kirmanc gundî bîneran li bernama heftiya bêtin siyasetvan Celîlî Azadî xas endamê Komîteya Navendiya Komala Zehmetkeşin Kurdistanê dê mêvanê mebe ji bo miştomirê li ser heman babetî Kongrê Niştîmaniyê Kurdî. û girjiyek diplomasiya mezin bera Amerîka û Rûsya da peyda bû piştî Serokê Amerîkî Barack Obama kombûna çaverîkirî digel Serokê Rûsî Vladimir Putin ji karnama xwe derxistî. Li ber bû li meha bêtin û li demê kombûnên komala 20 welatên sazkarên cîhanê li Mosko her du rêber bigihane hev lê diyara jêknegirtinên wan li ser jimareka pirsan egerê biryara Serok Obama bû. Serbarê hemûyan بنابریا سیاسیا موسکو دایا کارمندێکی ئاژانسا نیشتیمانیە ئەمریکایی ئەو کارمەندێک و نەپەنیین ئاژانسێ ji بۆ زێرەڤانیکردنی ئەشکەرەکردنە. بۆ سەرۆک ئۆباما کە پەیوەندەکانی لەگەڵ رووسیا وەک کارێکی سەرەکی سەر لە نوێ دامەزراندوێتەوە، ئەو بەرپەرزدانەوە بۆ لێدوانەکانی بەڕێز پوتین خاڵێکی گرنگ بۆ پەیوەندەکانی لەگەڵ ڕێبەری رووسیادا دەبێت. چوارشەمە کۆچکی سپیکوتی مسۆگەری کردووە کە پێشکەوتنێکی زۆر پێویستی ئەم دوانە سەبارەت بە بابەتەکانی پەیوەندی دوولایەنە نەبوو کە لە کۆبوونەوەی لووتکەی سەرەتای مانگی سەپتەمبەردا باسی لەسەر بکەن. لێدوانەکە ئاماژەی پێدا ئەو بەشانێک کە واشنگتۆن و موسکۆ لە سەریان هاوکاری کردووە پەیمانێکی نوێی کەمکردنەوەی چەکەکانی ناوچی مەسەرەی ئەفغانستان، ئێران و کوریای باکووریش دەگرنەوە. بەڵام لێدوانەکە کوتی بە لە بەرچاوگرتنی نەبوونی پێشکەوتن لەسەر مەسەلەکانی وەک شەڕی نێوخۆی سووریا، مەسەلەی موشەکی بەرگری و کۆنتترۆڵی چەکان، پەیوەندیەکانی بازرگانی و پیشە و هەروەها مافەکانی مرۆڤ گەلێک کارسازتر دەبێت کە کۆبوونەوە لووتکەیەکە وەدوا بخەن. گەورەترین بابەتی ئەم دوانەی بڕیاری رووسیا سەبارەت بەدانی پەناخوازی کاتی بۆ ئێدوارد
سنۆدنە کۆنتراچی پێشووی زانیاری نهێنی ئەمریکایە کە زانیاری وردی سەبارەت بە پرۆگرامەکانی خستنە ژێر چاودێری ئەمریکای دەرکان. لێدوانی کۆشکی سپی ئەو مەسەلەی وەک هۆکارێک بۆ هەڵسەنگاندنی پەیوەندیەکە ناونە. لە رووسیا ڕاوێژکاری کارەکانی دەرەوەی سەرۆک پوتین کوتی بڕیاری بەرەز ئۆباما کاردانەوەی نەتوانایی ئەمریکا بۆ پەرەپێدانی پەیوەندیەکان لەسەر بناخەکانی یەکسانیە. توێژەنەری ڕێبازی دەرەوە لە ناوەند بۆ لێکۆڵینەوەکانی استراتیژیک و نێونەتەوەی کوتی ئەو پێوا بوو بڕیاری کۆشکی سپی بۆ کەسانی نێوخۆیی و نابێتە هۆی پێشکەوتنی پەیوەندیەکان. You have to consider what would happen domestically if the president divê tu hezrahendê bikî ka dê li ser asê navxwe çi çêbitin eger serok digel Putin kom bû rexna dê ji kî derê werin û ka eger dê ziyana bi hikûmetê bikevitin pitir bitin bi kombûnê yan nekombûnê. Tirsa min ew e rewşa siyasiya îro wesaya siyasetên navxwe li pêşin û di pê re berjewendiyên stratîjî. American strategic interests second. سەر ڕێوەدواخستنی کۆبوونەوە لووتکەیەکە توێژەکانی کە پێشتر دیاری کرابوو کە وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری و وەزیری بەرگری چاک هێگەڵ پلانیان هەبوو لەگەڵ لایەنەکانی رووسیا لە واشنگتۆنێ بەڕێوە بچێت ئەوان هەروە دەمێننەوە. کۆشکی سپیکوتی ئەو توێژانە هەڵی دەسەنگێنن چلۆن دوولا دەتوانن لە پەیوەندیەکاندا باشترین پێشکەوتن وەدەست بێنن. بینەران لە دەمێکی و هێشتا نەڕەحەتیەن تورکیا ji ber avakirina navendek bazirganî li parkeka Istanbolê bi dawî nehatîn dadgehên Tirkiya qomandarê berê yê leşkerê welatî digel 275 mezne efser û siyasetvan û rojnamavanên dî ciza dikin. Ev pêşhat dibe egera gumana Kongresê Emerîkî li hember demokrasiyeta Tirkiya. Komîteya Karûbarên Derve ya civata sînatorên Emerîkî civînek guhdarîkirinê ji bo çend taybetmendan li ser Tirkiya rêxistibû. Xwepêşanderên Istanbolê bêdeng nebûne. Hikûmetê jî daxwazên wan cêbecî nekirine. Reftarê hikûmeta Erdogan digel xwepêşanderan gumana Kongresê û bi taybet civata nûneran xist ser demokrasiyeta Tirkiya. هێشتا ئەف پرسە چارە نەبووی دادگەهێن تورکیا 275 کەس bi tawana endametiya rêxistiya ergene konê û hewla rûxandina hikûmeta Serokvezîr Recep Tayyip Erdogan ciza kirin. Ji wan a qomandarê berî yê leşkerî ji maleka efseran siyasetvan û rojnamevanên welatî jî piştî zîndanîkirina wan ya çendîn sala. Li civata sînatoran Komîteya Peywendiyên Derve civînek guhdarîkirinê ji bo jimareka şarezayên Tirkiya rêxist. Li pêşiyê serokê Komîteyê Sînator Christopher Murphy axeft. The direction that Turkey takes, particularly on the question of the quality of its democracy, ئەم ڕێگەی تورکیا گرتوێتە بەر بۆ گەشەکردنی دیموکراسی خۆی بۆ ئەمریکا گرنگە هەروەها بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکاش لە وڵاتانی دەوروبەری تورکیا. گرنگە تورکیا هەندەری دیموکراسی بێ نەک لە دیموکراسیەتەکەی خۆیدا هەنگاوی بەرەو دواوە بنێ. Ji bilî pirsên navxweyên Tirkiya hinek endamên Kongresê bawer dikin xirabûna têkeliyên Tirkiya û İsraîlê tenahiya rojhilata navîn dadinêt ber xeterê û ev ji bo Tirkiya bixwe gelek xirab e. Dr. Jenny White, profesor li Zankoya Boston neraxetiya xwe diyar dike li hember siyasetên Erdogan ji bo seredariyê digel rûydanên li rojhilata navîn dibin. Another issue that crosses pious secular lines. بابەتێکی تری کە لایەنی عەلمانی لە حکوومەتی ئەکپارتی تووڕە کردووە پشتیوانیکردنی لە ملیتانی جەبهەت النەسرە و جیهادیەکانی تریشە و ڕاگواستنیان بۆ ناو سووریایە. نەکەرەمە بەڵکو وای کردووە کە نەیاری نێوان سوننەکان و عەلەویەکانی تورکیا دروست ببێت بێتگەلەوەی ڕاگەیاندن مافی ژنان و کەمایەتیەکانی سنووردار کردووە. Eger çînek endamên Kongresê bi hişdarî berê xwe didin rastiya ku hikûmeta Tirkiya ya niha bi rehîn İslamiye lê hinek ji wan bawer dikin ku gelek sakûnerên Tirkiya pitir dijî Amerîkana û bi awayekê ne demokrat jî reftarê dikin. Gelo çend caran leşkerî Tirkiya hikûmet bi kodetayên leşkerî guhertiye yan baştir em bêjin di dîroka nuhiya Tirkiyada çend cara kodeta qewmîne. Du kodeta çar yan heta dawiya bernamê bi me re bimînin ji bo bersiva rast û raporteka nû ya Perlemanê Brîtanî eşkere dike ku hikûmetê çek firotiya 6 welatan têne naskirin weka welatên xwedî rîkordên xirab yên mafên mirovan. Şareza dibêjin di vê giranî
بکەفتە سەر وان وڵاتین چەک فرۆش هەتا هەزرا مافین مرۆڤان لە جیهانی بکن. دەستگەهên ڕاگەهاندنە بریتانî zimanek tund bikar îna di raporkirina şermizariyê de û nexşe diyarkirin ka ew çek û dezgehên leşkerî firotine çi welatan. Ev e wek şermizariyeke têdîtin, lê ji bo şarezayan ew tiştekê neheybetî bû. کێشە ئەوە بریتانیا خوا دەهامان تەنگاویە دەدیت وڵاتین دیên çek firoş ketine ji ber ku mezintirîn welatên wî çekî dikirin rîkordên xirapên mafên mirovan hene. Li van mehindawî nexşeyên Rojava ji bo firotina çekî ji Rêkeberiya Sûrî re gelek balkêş bû. Bi taybet li demê ew leşkerê xwe mezin dike. Rusya rexneyê li wan nexşeyan digire. Фактически подливает масло. Êketiya Ewropî gazê bi agirî de diket. Di vî şerî de û hewlên konferansekî aştiyê ji nav dibet. Li heman dem firotina mûşekên Rûsî yên dijî firokan ji hikûmeta Sûrî re bûye cihê nerahetiya Rojava û İsraîlê. İsraîl gelek ketiye xemadana wan mûşekan me daxwaz kiriye ew bête rawestandin heta rewşa Sûrî te nadibit. Her li vî demî daxa ji Çînê têkirin şîrovekirina bide sebaret biryarên xwe bi firotina çekan weka çawa bûye mezintirîn welatê çekfiroş. Di firotina çekan da Çîn her û her serederiya berpirsyariyane diketin û li gora biryarên civaka tenahiya netewên êgirtî û qanûnên nêfneteweyî. Sazkarî û firotina çek û dezgehên leşkerî gelek giring e ji bo aborî beramên beravaniya welatên mezin yên cîhanê. û çekên wan li welat û deverên nerahetî têda desthilatê wan qayîmtir dike. Rasta firotina çekan ji wan welatan re hinek desthilatê dide lê ez bawer nakim ew bi nema bid ku ew dê rêkorda xwe ya mafê mirovan baş bikin yan bawerê bidîtina me bînin sebaret mafê mirovan. Allahu Ekber! Hevseng hestiyar e. Ev çek dibe egera ji destdana jiyana bêhişmara mirovan û diyarkirina paşeroşa milletan. Ji ber hindê divêt ew welatên çekfiroş bikevin jêr barê giran. Fexriya Doskî, Dengê Amerîka. Serokê Nuhiyê Îranê Hesan Ruhanî bi soz û giftên rêbazek nû helbijatinên serokatiya Îranê birin. Yek ji sozên wî dayîn vejandina danûstandinan bû digel Rojava li ser bernama navokiya Îranê. Gelo ew ê bikaribe sozên xwe bi cih bîne welatê xwe ji vederkirinê bidawî bîne? Di konferansa rojnamevanî ya yekê de Serokê Îranê Hesan Ruhanî zimanekî nirmtir bi kar anî. برای ما آنچه مهم است Em bi hoşdarî çav lêgişt kiryarên hikûmeta Amerîkî dikeyn. Eger ew pêngavên bi wata û kêrhatî pavêjin, hikûmeta Îranê dê heman pêngavan pavêje. Wî herûha got ku Îran ji bo danûsandinên ciddî û bikêr li ser programa wê ya navokî amade ye û geşbînî diyar kir ku çareyek dikare were peyda kirin. Amerîka û welatên dinyên Rojava guman dikin ku Îran hewl dide çekên navokî ava bike. Koç Kaspî bi berdewamî gotiye ku li ser milê Tehranê ye ku bipeytîne programa wê ya navokî aştiyanê ye. Eger Îran vêna piştrast bike, delîveyek jê re heye vegerta nav civaka nêfneteweyî û vederkirina xwe sist bike. Balyozê berê James Jeffrey ku niha li gel Înstitûya Washington ya siyaseta rojhilata navîn kar dike, dibêje ku ev tiştekê hikûmeta Îranî ya nû nikare paşguh bixe. Têkraya xelkê dixwazin dorgirtin li ser Îranê nemînin. Ew ji derdê rewşa aboriya xirab dinalînin. Her hikûmetek heta eger hikûmetek İslamî be, dê bikeve jêrgiraniya raya giştî û divê bersivavê bide. Hinek destnîşankirinên Birêz Ruhanî yên wezaretan dibe ku nîşana ciddîbûna wî be. Danîne Cewad Zarîf ji bo posta wezîrê derve wekû mînak têvê. Zarîf balyozê berê yê Îranê li netewê nîkbûyî ye. Wî li Amerîka xwendiye, ji diplomatên Rojavayî re nas kiriye û natirse ku xwe bihêz nîşan bide. Gel û hikûmeta Komara İslamiya Îranê rijdin ku wan mafê bi dezveînana teknolojiya navokî heye. Lê her wiha hestên li hevkirinê jî li cem peyda dibe. Îran ji bo çareyeka bi danûstandina amade ye. Gelo ev yek tê çiwate ye. Matthew Das ji navenda pêşveçûna Amerîkî
دبێژە ئەو نەپشتڕاستە. Right now, we're still very much in this. نها ام د قناغا گوتار او درش مادنا لدمکی گلک زو دیما دلیوه هبتن تعقیب کین که اگر روحانی شیان هیا سوزین خواه جب جب که. دیارە سەرۆک ڕۆحانی vekirinek li pêş rojava pêşkêş kiriye. Lê guhertina çi helwestan pêwîst e bi erêkirina rêberê bilind yê Îranê Ayetullah Alî Xameneyî re pêkirin. Yê ku li ser serê roḥanî dê her gavekê davêje rawestiyaye. بینران خوارنا ساغلم بویا خما خلکی سرانسری جیهانی بتایبت لولاتین دولمند زانا وکولینین پیشکتی دیکن جبوکو خوارنا عادتی یا خلق گلک حاجی دیکا بگوهرن با آوای کی تاماوی بمینتن لکاریگری آوی لسر لاشی مرووی وکا خوارنا خورستیا ساغلم بتن زاناین زانکویا که هلند دست پیکریا بدرست کرنا همبرگرین نو همبرگر ایک از خورنین هری نافدارن جیهانه لمان کو ملکا زانایان لزانکویا ماستریخت لهولندا یکم وکولین خویا خورنا دست کرد ترخان کر جبو درست کرنا همبرگرها ساخلم وان هویر گوشت دو گاراشن با آوائه که خوارستی مزم بوین خانه این جیانوان کربو ناف درمانه و بجی کرنا خارنه آلیکاریا پیش خستنا تورن مسئول که دکد. گلک بطامه هر وکو گوشتیه لی نهندی تره بلی گلک باش خود گرد. اف همبرگرها درست کری به قلویه لی تاماوه هر تاما گوشتیه افشار زاید بیجن آماده کرنا گوشتی لسرانسر جیهانه دبلنترین آزدایه که قد به داخاز زیده یا خلکی رانا گهید حتی 40 سالندن لوان بجاره جینگه ها پاکجه تام کرنا همبرگرها گوشت گهورتی پشتی وکولینن 5 سالان بو که $300,000 لسرهات خرج کرن زانا دی بیجن او دی بردوام تاقی کرنا بکن حتی بکارن گوشت گاراش را بگورن جروی پیکه ها تیویوه لی تاماوی هر بردوام بید پشتی کسین تام کری وان برسفین جگ جدا داین گوشتی بلولین تاقی کرنا خرابه دوید بیت راوستاندن براستی او بی مریزه بدید نامن تشتکه گلک باشش برکو از گل هنده دامه که خلق گوشتی نخون دگل هندجی اشاره زبی هیوینه گوشت گهورتی دست کرد جخل که جهان را آماده بکه و زیان لجنگه دکویج انجام بر همه گوشت دوارا کم ببه. هر از خاندان دنگ امریکا. بله تماشاوان هجا بری چنده که ما پسیار جوا کر که د دیرو کانو یا ترکیه دا چند کودتا بونه 2 4 یان 7 کودتا برسواراست 4 کودتا بونه لسال 1960 لشکری عدنان مندرس درخست لسال 1907 ويكي سليمان ديمريل نتشار كر جدا صلاتي دركافتن ولسال 1908 لشكري حكمتا سليمان ديمريل روخان لسال 1907 جي نجم الدين أربكان نتشار كر جو حكمتي دركافتن بینران سپاس جبو دمیواد گل ما براندی و هندکارن وی برنامه و چندین برنامه دی راپورتین ویدیوی گالرین و نیان هف بیوینو بابتین دی لسر مال پرن دنگی امریکایان دنگی امریکا تماشا بکن فیسبوک برنامه کورت کنکشن ایمیل اماجی kurtconnection@voanews.com حتی دمک دیه لهفگاندنا کردان داخل شمو ستافی برنامه هیویا خوشی و سلامتی جوارا دکن